بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان ئامادەکاریەکان بۆ کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ دەستی پێکردووە و لە تەوابووندان هێزی پێشمەرگەی کوردستانیش بەشداری لە ئۆپەراسیۆنەکە دەکات. بە میوانداری بەڕێز فەریق جەبار یاور ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگەی حکوومەت یاریمی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین لە سەرەتادا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاک جەبار یاور ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگەی حکوومەت هێرێم. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ئامادەکاریەکان بۆ ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ بەکوێ گەیشتون؟ دیارە ئامادەکاریەکان بەنسبەت هەرێمی کوردستان و هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی پاراستان هێرێم ئێمە هەموو ئامادەکاریێکمان تەواو کردووە وەکو ئامادەکردنی هێزەکان پێویستەکانی شەڕ لەو شۆنانەی کە بە پێ و پلانەی کە ڕێکەوتنی لەسەرکراوە لەگەڵ حکوومەتی فیدڕاڵی عێراق و هێزەکانی حکوومەتی فیدڕاڵی عێراق ئێمە ئامادەین ماوەتەوە کە هێزەکانی حکوومەتی ئیتیحادی کە لەو شۆنانی کە بۆی دیاری کراوە بۆ کۆکردنەوەی هێزەکانی ئەوانش ئامادە بن بۆ جێبەجێکردنی پلانەکە. بەڵێ ئەی سەبارەت بە جوڵەپێکەوەشدا هاوپەیمانان کە ئەوان بەشداری بەڵێ فەرمو بەڵێ ئەوانیش بەشداری پرۆسەکەکەن دیارە ئەوانیش ئەبێت لە ڕووی لۆجستیەوە هەندی کار ئەنجام دەن ئەوش دامەزراندنی هەندێک پرد لەسەر ئەو ڕووبارانەی کە پرۆسەکە پێویستی پێیەتی ئەوانش و دامەزراندنی بڵێن سەربازگەی کاتی بۆ کۆکردنەوەی هێزەکان بە تایبەتی ئەوانی سوپای عێراق ئەوانیش ئیشەکانی خۆشیان ئەنجام داوە چاوەڕێی کاتی سفرین بۆ دەستپێکردنی پرۆسەکە. بەڵێ کەواتە لە سەدا چەندی ئامادەکاریەکان بە تەواوەتی تاو بوون ینی پرۆسەکە زۆر نزیک بۆ تۆ دەستپێکردنی ئۆپراسیۆنەکە؟ ئێمە بە هیچ شێوەیەک کاتی پرۆسەکە بڵاو ناکەینەوە لەوە کارەکانی ڕاگەیاندن لەبەرەوەی یەکێک لە بڵێن ئامانجەکانی کاری سەربازی کەشفە بێگەگەن تۆ کاتی پرۆسەکە بڵاو بکەیتەوە چونکە مەرجێک لە سەرکەوتنی پرۆسەکە ئەوەیە کە غافڵگیری دەستپێکردنی پرۆسەکەی لەبەرەوەی کاتی پرۆسەکە ڕێکەوتنی نەسەرکرا و باڵام بە هیچ شێوازێک
ئەوەی کە بڵاو کراوەتەوە لە هۆکارەکانی ڕاگەیاندن لەبارەی کاتی پرۆسەکە و لەبارەی ئەو محوەرانەی کە باسی لێوە ئەکەن هیچی وانە و ئەوانە هەمووی تەخمینە و هەمووی گەڕێتەوە بۆ ئەو کەسانەی کە ئەو لێدوانانی داوە. ئێمە بە پێی پرەنسیپی سەربازی نابێ بە هیچ شێوازێک شوێنی محوەرەکانی هێرشکردن کاتی دەستپێکردن پرۆسەکە بە هیچ شێوەیەک نابێ بڵاو بکرێتەوە. بەڵێ زۆر باشە سەبارەت بەوەی کە بەڕێز وتت ئامادەکاریەکان وەکو هێزی پێشمەرگەی کوردستان بە کۆتا گەشتنەوەندی کە ئەیاگەدار بن سەبارەت بە عێراق چووکە ڕێکەوتن کراوە لەلایەن ئێوە عێراق و پەیمانە ئەوان ئامادەکاریەکانیان بەکوێ گەشتووە سەبارەت بە جوڵە پێکردنی هێزەکانیشان ئایا هەرێمی کوردستان ڕێگەی داوە هەموو جۆرە هێزێک لە خاکی هەرێمی کوردستانەوە بەرەو مووسڵ جوڵەی پێ بکرێت؟ بەڵێ بە پێ ڕێکەوتنی هەیە کە لە پاش ئەو چەند کۆبوونەوەی کە کرا لە نێوانی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ئیتیحادیە بۆ تایبەتی لە نێوان فەرماندە باڵاکانی هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی پاراستنی هەرێم لەگەڵ فەرماندە باڵەکانی هێزەکانی سوپای عێراق و هێزەکانی تری عێراق یعنی بە هەموو جۆرەکانی بە ئامادەبوونی هاوپەیمانان بە تایبەتی فەرماندە ئەمریکەکان لە کۆبوونەکاندا ئێمە ڕێکەوتنمان کردووە لەسەر هەموو وردەکاریەکانی ئەم پرۆسەیە لەسەر ئەو هێزانەی کە بەشدار دەبن لە پرۆسەکە لایەن حکوومەتی ئیتیحادیەوە چۆنێتی هاتنیان و کۆکردنەوەیان لەو ناوچانەی کە دەکەون هەرێمی کوردستان ئاسانکاری و بۆ ئەو هێزانەی کە دێن هەرێمی کوردستان و ڕێکەوتنش کراوە دەربارەی ئامانجەکان هەر هێزێک ئامانجی چییە هی حکوومەتی ئیتیحادی ئەوانەی هەرێمی کوردستانیش و پرۆسەکە چۆن ئەنجام درێت هیچ کێشەیەک نییە لە نێوانی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ئیتیحادیە دەربارەی ئەم پرۆسەیە دەربارەی وردەکاری و دەربارەی هاتنی هێزیان و کۆکردنەوەی هێزیان چووکە و هێزانە بە شێوەی کاتی دێن کۆکرێنەوە لە چەند ناوچەیەک و پاشەوەی کە پرۆسەکە دەست پێکرد بەرەو مووسڵ دەڕۆن. بەڵێ زۆر باشە کاک جەبار سەبارەت بەوەی کە ئەوەی کە ئیتیفاقی لەسەر کراوە کام لە هێزەکان بە دیاریکراوی چەند جۆر هێز بەشداری دەکات لە ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ جۆری هێزەکان چینەوەندەی کە ڕێکەوتنی لەسەر کراوە؟ دیارە حکوومەتی ئیتیحادی خۆی بڕیارەدا چی هێزێک بەشداریەکە لەو پرۆسەیە لەلایەن حکوومەتی ئیتیحادی بەڵام وەکو ئەوەی ئێمە ئەزانین هەموو هێزەکانی حکوومەتی ئیتیحادی بە بێ جیاوازی ئامانجیان بۆ دیاری کراوە و هەر هێزە بە پێی ئەو ئامانجەی خۆی بەشداری پرۆسەکە ئەکا سوپای عێراق بەشدارە بێ هێزەکانی پۆلیسی فیدراڵی بەشدارە بن هێزەکانی دژە تیرۆری حکوومەتی ئیتیحادی بەشدارە بن هێزەکانی پۆلیسی مەحەلی هێزەکانی پۆلیسی سنوور هێزەکانی حەشدی شعبی و هێزەکانی حەشدی نیشتیمانی و لەگەڵ حەشدی عەشایری هەموو ئەو هێزانەی لەلایەن حکوومەتی ئیتیحادیە بەشدارە بن هێزەکانی هەرێمی کوردستانش هێزی پێشمەرگەی کوردستان ئەوانەی وەزارەتی پێشمەرگە هێزەکانی هەفتای سەر بە وەزارەتی پێشمەرگە هێزەکانی هەشتا هێزەکانی پشتیوانی 1 و 2 هێزەکانی بەرگری فریاکەوتن و هێزەکانی زێرەبانی هەموو ئەو هێزانی هەرێمی کوردستانی بەشدارە بن دیارە هەر هێزە و ئامانجی بۆ دیاری کراوە هەر هێزە و دیاری کراوە تا چەند بەشداری لەم پرۆسەیە دەکات هاوپەیمانانی شوەکو باسم کرد ئەرکیان ئەوانە پشتیوانی ئاسمانیە لەگەڵ پشتیوانی لۆجستیە لەگەڵ ڕاوێژکاریە لەم پرۆسەیەدا. بەڵێ ئەی سەبارەت بە هێزی دەرەکی دەرەوەی عێراق بۆ نمونە تورکیا ئەو بەشداریەکە بەپێی معلوماتەکانی ئەوەندەی کە معلوماتانە بێت لە پرۆسەکە یاخودەوەش کە باز لە مەسەری ئەوەش دەکرێت کە مەسەلەی بەشداریکردنی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە لە پرۆسەکە ئەوان بەشدار دەبن ئەو دوو هێزە؟ وەکو پێشترش ڕوومان کردەوە ئێستاش ڕوونم کردەوە من هێزەکانم یەک بۆ ژماردی ئەوانەی کە بەشدار دەبن و دیاریم کرد لە پرۆسەکە هێزەکانی حکوومەتی ئیتیحادی دیارن چێن ئەوانەی بەشداریەکەن و یەک ڕوونم کردەوە دیارم کرد هێزەکانی هەرێمی کوردستانشم دیاری کرد دیارە هیچ هێزێکی دەرەکی و هیچ هێزێکی غەیری هێزی ئیتیحادی یان غەیری هێزی هەرێمی فەرمی بەشداری لەم پرۆسەیە ناکە بە تایبەتی مەسەلەی بڵێن هێزەکانی تورکیا کە مشتومڕێکی زۆری لەسرە دیارە
دوو لێدوانی فەرمی هەیە هەم لەلایەن ئەمریکاوە کە ئەوان سەرۆکایەتی هاوپەیمانەتی نیەمنەتەوەیی دەکەن کە چەند جارێک تا ئێستا بە شێوازێکی فەرمی لەلایەن وتەبێژەکانیانەوە زۆربەی لێپرسراوانیان و بە تایبەتی ئەمڕۆ مەکۆرک زۆر بە ڕوونی باسی ئەوەی دەکەن کە نوێنەری ئۆبامایە بۆ شەڕی دژی داعش کە هیچ هێزێکی دەرەکی بەشداری ناکە ئللا پاش موافقەتی فەرمی حکوومەتی فیدرالی عێراقدا و حکوومەتی فیدرالی عێراقش دیارە هەم پەرلەمانی حکوومەتی اتحادی ینی دەوڵەتی فیدرالی عێراق هەم بەڕێز دەوڵەتی دکتۆر عەبادی کە سەرۆک وەزیرانی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی فیدرالی عێراق ئەو وتی ئێمە بە هیچ شێوازێک ڕێگا نادەین هێزی تورکیا بەشدار بێ لەم پرۆسەیە و دیارە ئەو مشتمەڵە خۆ دیارە لە نێوان ئەو دوو دەوڵەتەیە کە هەیە لەبەرەوەیە لەلایەن حکوومەتی اتحادیە مافی حکوومەتی اتحادیە کە ڕێگا بدا هەر هێزێک بەشدار بێ ئەو بە تایبەتی ئەو دیارە کە هەر هێزەکانی خۆی بەشداری پێدەکا هەرێمی کوردستانیش بە هەمان شێواز تەنها ئەو هێزانەی کە فەرمین بەشدارەکەن بەشدار دەبن لەلایەن هەرێمی کوردستانەوە. بەڵێ زۆر باشایی سەبارەت بە پارتی کرێکارانی کوردستان ئەوان خۆشیان دەڵێن کە بەشداری دەکەن لە پرۆسەکەدا. سێمین جارێکتر هەر بۆ ڕوونکەمەوە هەمان قسان کاکە خۆ من بە کوردی قساکەم نە بە ئینگلیزی و نە بە فارسی و نە بە عەرەبی قساکەم بۆم باز کردی ئەمە دووەمین جارە ئەڵێن لەلایەن حکوومەتی اتحادی تەنها هێزەکانی فەرمی حکوومەتی اتحادی بەشداریەکەن و لە لایەن هەرێمی کوردستان تەنها هێزەکانی فەرمی هەرێمی کوردستان چیە نەوە هێزانی فەرمی لە هەرێمی کوردستان خۆ بۆم باز کردی وتم هێزی پێشمەرگەیە هێزەکانی زێرەبانیە بەرگریە هێزەکانی هەفتایە هێزەکانی هێشتایە ئەوان هێزەکانی پشتیوانیە کە پشتیوانی دووە وتم لە پلانەکەدا کە لەگەڵ حکوومەتی فیدرالی عێراقدا کە کۆبنەوەمان کردووە لەگەڵ هاوپەیمانان هیچ ناوی هیچ هێزێکی دەرەکی ئیقلیمی نهاتووە غەیری ئەو هێزانەی کە فەرمین لەلایەن هەرێمی کوردستان و لەلایەن حکوومەتی فیدرالی عێراقەوە ئەوانەی کە پەیوەندی بە هاوپەیمانانەوە هەیە ئەوانن جێگایان هەیە لەو پلانەی کە ئێمە لەگەڵ حکوومەتی فیدرالی عێراق لەگەڵ ڕێککەوت. بەڵام کاک جەبار هیچ زەمانەتێکە ینی لە دەرەوەی ئەم ڕێکەوتنی هیچ هێزێکی تر بەشداری پرۆسەکە نەکات؟ چوارەمین جار دووبارەی دەکەمەوە ئێمە لەگەڵ حکوومەتی فیدرالی عێراق لە پلانەکەداماندا ڕێککەوتوین لەسەر بەشداریکردنی هێزە فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی فیدرالی عێراق و ئەوە ڕێککەوتنەکانمانە لەگەڵ هاوپەیمانان دیارە ئەو پرۆسەیەکی گەورەیە و پلانەکان بە پێ پرۆسەکە دەڕوا و ئامانجە دیاریکراوەکان بە پێ پرۆسەکە دەڕوا و ئەو هێزانەی کە بەشدارە بن هەر هێزە و ئامانجێکی بۆ دیاری کراوە هەتا کۆتایی پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ ئامانج بۆ هیچ هێزێکی ئیقلیمی و دەولی و دەرەکی دیاری نەکراوە لەو پرۆسەیە. زۆر باشە ئەگەر بینێ سەر مەسەلەی بەشداری هێزی پێشمەرگەی کوردستان بۆتی مەسەلەن هێزی پێشمەرگەی کوردستان بەشداری لەم ئۆپەراسیۆنە دەکات چ گرنگیەکی بۆ کورد و بۆ هەرێمی کوردستانەیە مەسەلەی بەشداری پێشمەرگە لە مەسەلەی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ؟ یەکەم ینی بڵێ هۆکاری بەشداریکردنی هێزەکانی پێشمەرگەی حکوومەتی فیدرالی عێراق و هێزەکانی تر هەرێم لەم پرۆسەیە یەکەم ئێمە هەرێمێکین بەشێکین لە دەوڵەتی فیدرالی عێراق وەکو ئەرکی ئەو دەوڵەتە بە پێی دەستوور لەسەر هەموو هێزەکانی ئەم دەوڵەتە کە هێزەکانی بە پێشمەرگەش بەشێکی هێزەکانی بڵێن ئاساییشی ئەم دەوڵەتەن بەگشتی ئەبێ بەشدار بنێمە لەم پرۆسەیە چونکە ئێمە نەبووین بە دەوڵەت بەرۆ ئێستاش هەرێمێکین و بەشداری لە حکوومەت و لە پەرلەمانی عێراق هێزەکانیشمان بەشێکە لە سیستەمی بەرگەری نیشتیمانی هەموو عێراقدا بەگشتی ئەوان لە هەرێمی کوردستان بە پێی دستور هەرێمی کوردستان دەپارێزن. ئەمە یەک. دووەم ئێمە هەمومان دوژمنێکمان هەیە لەم کاتەدا کە داعشە داعشش هەڕەشەیەکە لەسەر هەرێمی کوردستان لەسەر عێراق لەسەر وڵاتانی ئیقلیم لەسەر ئەوروپا لەسەر دنیا لەبەرەوەی ئێمە بەشێکین لە ئەو هاوپەیمانێتیە نێونەتەوەیی بۆ شەڕ دژی داعش لەبەرەوەیە کە بەشێکین لەو هاوپەیمانەتیە ئەبێ بەشداری بکەین لەو پرۆسێ. ئەوە دووەم. سێهەم هەرێمی کوردستان هەتاکو داعش مابێ لە مووسڵ ئاساییشی ناپارێزرێ چونکە مووسڵ ناوچەیەکی فراوانە سنووری
دوو پارێزگای گەورەی هەرێمی کوردستانەوە تایبەتی دۆک و هەولێر و ئەگەر داعش هەر ببێنە لە مووسڵ هەڕەشا بێ بەسەر دۆکە هەڕەشا بێ بەسەر هەولێرە لەبەرەوەیە جگە لە کەرکووکیش کە ئەوان لە حەویجە و لە ڕیاضن و لەو ناوچانن ئەوانش هەڕەشەیەکی لەسەر کەرکووک بە کۆتایی هێنان بە داعش لە مووسڵ ئاسایش بۆ هەرێمی کوردستان ئەگەڕێتەوە بۆ پایتەختی هەرێمی کوردستان خاڵی چوارەمیش ئاوارەیەکی زۆر لە هەرێمی کوردستان هەیە ئاوارەی ناوچە کوردستانیەکان کە ناوچەکانیان زۆر نزیکن لە داعش بە تایبەتی ناوچەکانی شنگال ناوچەکانی زومار دەشتی باشیق ناوچەکانی خازێر ناوچەکانی لای مەخموڕ و گوێڕ ئەو ناوچانە ئەگەر داعش نەما بە تایبەتی لەو ناوچانە کۆتایی پێهات ئەو خەڵکە هەموو ئەگەڕێتەوە سەر زێدی خۆی و ئاوارە کەمە بێتەوە لە ئوردوگاکان جگەل لە گەڕانەوەی ملیۆنی و 600 ئاوارەی ناوچەکانی مووسڵ و ناوچەکانی تر کە ئێستا داعشی لێ ئەمەش ئەبێتە هۆکارێک بۆ کەمکردنەوەی فشار بەسەر هەرێمی کوردستان کە خۆی هەرێمی کوردستان لە قەیرانێکی ئابووریە چونکە ئەوانە فشارێکی گەورەن بەنسبەت دابینکردنی ئاو کارەبا خەسخانە بڵێن پەروەردە خواردن ئەو شتانە هەموو بەگشتی لەبەر ئەم هۆکارانە ئەبێ ئێمە بەشدار بین لەو شەڕە و بەرژەوەندێکی گەورەی هەرێمی کوردستانە کە داعش لە ناوچەکە و لە مووسڵ نەمێنێ زۆر باشە ئەی سەبارەت بەو ئیتفاقی کە کراوە لە نێوان ئێوە هاوپەیمانان حکوومەتی عێراقی هێزی پێشمەرگەی کوردستان تاکوێ بەشداری دەکات دیاری کراوە سنوورەکەی ئایا بەشداری باز لەو دەکرێت ئایا ئێستا قسە سەرەوەی دەچێتە ناو سنتەری شاری مووسڵ هێزی پێشمەرگەی کوردستان وەکو ئیشارەتم پێدا یعنی ئاماژەم پێکرد لە سەرەتادا ئێمە پاش ئەو کۆبوونەوانەی کە یعنی لە نێوانی هەرێمی کوردستان و حکوومەتی فدراڵی عێراق ئەنجامدا بە ئامادەبوونی هاوپەیمانان ئێمە لەسەر هەموو وردەکاریەک ڕێکەوتوین ڕێککەوتوین هەر هێزێک و ئامانجەکەی چییە تا کوێ ئەڕوا ئەرکەکەی چییە لە ناو ئەوەیاندا هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی تری پاراستن یاریەم لەگەڵ هێزەکانی حکوومەتی ئیتیحادیش چونکە لە زمنی پلانەکە هەموو هێزێک ئامانجێکی دیاریکراوی هەیە دوای ئەوەی کە ئامانجەکەی خۆی تەواوەکە یعنی دیارەوە ئەرکی ئەو هێزە کۆتایی دی ئەبێتە لەو ناوچێکە ئەیگاتێ ئەو کاتە بەرگریەکە لەو ناوچێکە دیاریکراوە بەڵام ناتوانرێ بە پێ پرینسیپی سەربازی باس لە وردەکاری ئەو پرۆسە سەربازیە بکرێت چونکەوە نهێنیکی سەربازیە و ئەبێ هەموو فەرماندەیەک نە ئەمە بەس هەموو فەرماندەیەک خۆی لادا لە باسکردنی وردەکاری ئەو پرۆسی هەر کەسێکیش باسی کردی بێ ئەوە هەڵەیە لە ڕووی پرینسیپی سەربازی و التیزام بە یاساکانی سەربازیەوە بەڵێ زۆر باشە کاک جەبار سەبارەت بەو ئیتفاقی کە بەڕێز باس کرد کۆمەڵی خەڵک باس کرد سەبارەت بە مەسەلەی بەشداریکردنی هێزی پێشمەرگەی کوردستان بەڵام هیچ ئیتفاقی کراوە لە نێو هەرێمی کوردستان جگە لە مەلەفی ئەمنی مەلەفی سیاسی مووسڵ یاخود مەرجی کورتی بووە مەسەلەن بۆی کە بەشداری بکات لەو پرۆسەیە مەرج نەبوو لێرەدا یعنی هیچ لایەک مەرجی بەسەر لایەکەی تردا فەرز نەکردووە لەبەرەوەی وەکو باسم کرد ئێمە هەمومان بەرژەوەندێکی هاوبەشمان هەبووە لە ڕاماڵینی گروپی ترۆریستی داعش لە مووسڵ هەمومان ئامانجەکەمان دابینکردنی ئاساییشە بۆ ناوچەکە و دوورخستنەوەی ڕێکخراوێکی تیرۆریستی جیهانی کە زەرەر لە ناوچەکە و لە ئێمە بە ئێمە گەیاندووە ئەوە یەک بەڵام باسی ئایندەی مووسڵش کراوە بێگومان لە کاتی گفتوگۆکان و ڕێکەوتنەکە یعنی اتفاق کراوە کە ئایندەی ئیدارەی مووسڵ لە ڕووی مەدەنیەوە هەمان ئەو ئیدارەی کە پێشتر هەڵبژێراوە بە شێوازێکی یاسایی ئەگەڕێتەوە بۆ ئیدارەکە یعنی هەمان ئەنجومەنی پارێزگا ئەگەڕێتەوە کارەکانی خۆی دەست پێەکە هەمان ئەنجومەنی پارێزگا لە ڕووی ئیداریە وەکو محافظ و جێگەری محافظ و مەسئولە ئیدارەکانی تر ئەگەڕێنەوە هەموو لایەکەزانی کورد پشکێکی گەورەیە هەم لە ئەنجومەنی پارێزگای مووسڵ هەم لە پارێزگار و عین بڵێن لە یەکە ئیداریەکانی مووسڵ بۆ ئیدارەدانی مووسڵ هیچ ئاڵوگۆڕێک لە ئەنجومەنی پارێزگا و نە لە ئیدارە بێ ئەوە یەک باس لەوەش کراوە کە مەلەفی ئەمنی سەنتەری شاری مووسڵ لە ئایندەدا بەدەستی هێزەکانی سوپا و پۆلیسی فیدراڵی
لەگەڵ پۆلیسی مەحەللی ئەبێت ئەوە بۆ مەلەفی ئیداری بۆ ئەگەر کێشە ڕۆ بدا وا اتفاق کراوە کە لە ژنێکی باڵا لە نێوان یاریمی کوردستان و لە نێوانی حکوومەتی فدراڵی عێراق دامەزرێ بۆ ئەوەیە کە هەر کێشەیەکی سیاسی یان ئیداری یان ئەمنی دروست بوو بە خێرایی فریای کەون بۆ چارەسەرکردنی. بەڵێ زۆر باشەوەی کە بەرەز وتت لەسەرەوەی اتفاق کراوە کە مووسڵ وەک خۆی بمێنێتەوە ئەی سەبارەت بەوەی کە پێشنیاسە و پێشتر بۆ مەسلەی پارێکردنی مووسڵ بارێم و چەند پارێزگایەک ئەوانە هیچی جێبەجێ ناکە تەناوەیە کە وەک خۆی دەمێنێتەوە مانەوەی بەم شێوەیە لە بەرژەوەندی کووردا ئێمە هەمانەوە هێمان ئیدارەکە لە پرۆسی سەربازی باس لە گۆڕینی پێکهاتەی ئیداری ناکرێ بەڕێزەکەم لەبەرەوەی ئێمە کە کۆبنەوەمان کردو هەمومان فەرماندەی سەربازی بووین لایەنێک فەرماندە باڵاکانی هێزەکانی پێشمەرگە بووە لایەکەی تر فەرماندە باڵاکانی هێزەکانی سوپای عێراق و هێزەکانی تر بۆ لایەکەی تریش فەرماندە باڵاکانی هاوپەیمانان و بە تایبەتی ئەمریکا بووە لەم جۆرە کۆبوونەوانە باسی گۆڕینی پێکهاتەی ئیداری ناکرێ باسی پلانی سەربازی ئەکرێ چونکە ئێمە ڕێکەوتنێکی سیاسیمان نەکردووە یان ڕێکەوتنێکی ئیداری ئێمە ڕێکەوتنێکی مان کردو کە ڕێکەوتنێکی سەربازیە چۆن پلانێکی سەربازی ئەنجام دەین ئەم جۆرە ئاڵ و گۆڕکردنە بە پێکهاتە ئەبێ لە پەرلەمانی عێراق بکرێ ئەبێ مەشروعێک پێشکەش بە پەرلەمانی عێراق بکرێ و دەبێ لەوێ پەرلەمانی عێراق ڕەزامەندی لەسەر بدرێت چونکە خۆت ئەزانین گۆڕینی پێکهاتەی ئیداری بە پێی دستوری دەوڵەتی فدراڵی عێراق ئەبێت پرۆژەیەک پێشکەش بکرێ ئەبێ کۆمەڵێکی دەنگی بۆ کۆ بکرێتەوە ئەبێ پێشکەش بە پەرلەمان بکرێ ئەبێ دەنگی پەرلەمان بێنێ خۆ ئێمە پەرلەمانی عێراق نەبووین کۆ ببینەوە باسی پرۆسی سەربازی بکەین ئێمە کۆمەڵێکی فەرماندەی سەربازی بووین باسی پرۆسێکی سەربازی دەکەین لەبەر بە هیچ جۆرێک لەو کۆبوونەوانە باسی مەسەلەی گۆڕینی پێکهاتەی ئیداری مووسڵمان نەکردووە وەکو باسم کرد ڕێک کەوتوین لەسەر ئەوەیە هەمان ئەو پێکهاتە ئیداریە بگەڕێتەوە کە پێکاتێکی یاساییە و ئێستا دەوامەکەن بە شێوازێکی فەرمی ڕاستە لە مووسڵ نین بەڵام ئەنجومەنی پارێزگای مووسڵ لەگەڵ پارێزگای مووسڵ پارێزگار ئەوە بارەگایان هێلا و لێر لە دووهۆک و کارەکانی خۆیان لە دەرەوەی پارێزەکەی خۆیان ئەنجامە دەر کە ڕزگار بۆ مووسڵ ئەگەڕێنەوە لە ناو مووسڵ ئیشەکانی خۆیان جێبەجێەکەن بەڵێ زۆر باش کاکجا بەرزت دەڵێت ئەوەی شێوە نییە وەکو سەربازی باس لە ئیدارە ئەی لەکوێ ڕێکەوتن لەسەرەوە کراوە کە ئیدارەی مووسڵ وە خۆی بمێنێتەوە ینی لە ڕێکەوتنیوان حکوومەتی هەرێم و بەغداد لەکوێیان ئێمە یەکلا کراوەتەوە کەەوە خۆی بمێنێتەوە وەکو بۆم باس کردی برای ئازیزەکەم ئێمە لە زمنی ئەو گفتوگویانەیان ئەو کە کراوە باس کراوە بە شێوازێکی هامشی کە ئێمە کە باسی پلانی سەربازیمان کردووە وتومانە کە مووسڵ ڕزگار بکرێ چۆن ئیدارەکەی دوای تەسلیمی چێکرێ لەوێ لە زمنی ڕێکەوتنەکە باسی ئەوە کراوە پاشەوەی کە ڕزگارەکرێ مەلەفی ئیداری تەسلیمی پێکهاتە ئیداری یاسایەکە ئەکرێت دیارە چێن ئەنجومەنێکەیە بە شارکیەکی سەرۆکی ئەنجومەنەکەیەتی جگە لەوە محافظەکەی ناوی نەوفەلە تا ئێستا لا نەدراوە نە بە بڕیاری پەرلەمانی عێراق نە بە بڕیاری سەرۆکایەتی ئەنجومەن نە ئەنجومەنەکەش بە شارکێکیش لادراوە هەردووکیان تا ئێستا یاسایی دەرنەکراون لەبەر ئەوەیە وا باس کراوە لەو ڕێکەوتنێک پاش ڕزگارکردنی مووسڵ مەلەفی ئیداری تەسلیمی پێکهاتە ئیداریە فەرمیەکان دەکرێت یاسایەکان مەلەفی ئەمنیش تەسلیمی پۆلیسی ئیتیحادی و تەسلیمی سوپا و هێزەکانی پۆلیسی فدراڵی ئەکرێ وا لە ڕێکەوتنەکە دیاری کراوە بەڵێ زۆر باشەی سەبارەت بە مەلەفی سەربازیەوەی کە بەرەز وتت ئەنی ئەوە تەنها بۆ ناو سنتەری شاری مووسڵە و ڕێکەوتنە ئەی ڕۆڵی هێزی پێشمەرگەی کوردستان بە سوارچەوی پارێزگای نینەوە چۆن دەبێت یان تەنها ئەو ڕێکەوتنە تەنها بۆ ناو سنتەری شارەکەی ئەوەی کە پۆلیسی فیدراڵی و هێزەکانی سوپا لەوێ دەمێنەوە بڵێن پۆلیس لەوێ دەمێنێتەوە ئەم پرۆسەیە خۆی پرۆسەی ڕزگارکردنی سنتەری شاری مووسڵە برای عزیزەکەم ئێمە پێشتر ناوچەکانی ئەوەی کوردستانی زۆربەی لەلایەن هێزی پێشمەرگە و ڕزگار کراوە دیارە ئێمە پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ بڕیار وا بوو لە سەرەتای یان لە ناوەڕاستی ساڵی 2015 دەست پێ بکات
بەڵام بەهۆیەوە کە ڕوومادی لەلایەن داعشەوە لە پڕا داگیر کرا ئەوە وای کرد کە هێزەکانی سوپای عێراق و هێزەکانی تری عێراق ئامادە نەبن کە بەشداری لەو پرۆسەیە بکەن دواکەوت. بەڵام ئێمە وەکو هێزی پێشمەرگە هێزەکانی پاراستانیم نەوەستاین، ئێمە پلانەکانی خۆمان جێبەجێ کرد بۆ ڕزگارکردنی ئەو ناوچانەی کە کوردستانین و لەسەر ئیدارەی مۆسڵن، وەکو ناوچەکانی شنگال، وەکو ناوچەی زومار، وەکو ناوچەکانی هەندێک ناوچەی دەشتی نینەوە، وەکو ناوچەکانی نزیک خازر، وەکو ناوچەکانی نزیک گوێر و دیبەگە و ئەو ناوچانە زۆربەیان ئەوەی کە کوردستانین ڕزگار کراون و لەژێر کۆنتترۆلی هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی تری پاراستنی هەرێمی کوردستانن لە ئێستادا. بەڵام ناوسەنتەری شاری مۆسڵ هیچ پەیوەندیەکی بە هێزی پێشمەرگەی کوردستانەوە نییە، بەڵکو پەیوەندی بە هێزەکانی سوپای عێراق و پەیوەندی بە هێزەکانی پۆلیسی ئیتیحادیەوە هەیە. ئەرکی ئێمە نییە دوا ڕۆژ مەلەفی ناوسەنتەری شاری مۆسڵ لە ئەستۆ بگرین. بەڵێ سوپاس دەکەین کاک جەبار. دوای ناوبڕێک دەگەڕێنەوە لای بەڕێستان، بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کوردووە دەگەین دواتە دەگەڕێن وڵاتان لەگەڵ مامێندا. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک جەبار ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێستان، سەبارەت بەوەی کە ئێستا مەترسێک سەبارەت بە ئایندەی ناوچە کوردستانیەکانی پارێزگەی نینەوە، هێزی اتفاقی کراوە سەبارەت بە مەسەلەی ئایندەی و ناوچەنە بە تایبەتی لە ڕووی سەربازیەوە کە تەنها هێزی پێشمەرگەی کوردستان ئیدارەیە و ناوچانە دەدات؟ ئێمە وەکو باسم کرد کە ڕێکەوتنمان کردووە لەسەر پرۆسەیەک ڕێکەوتنمان کردووە. ئێمە ڕێکەوتنمان لەسەر سەرجەم ئەو ناوچانە نەکردووە کە کوردستانین. خۆ دەزانی ئەو بابەتە بابەتێکی زۆر گرنگە و جێگەی مشتومۆڕە لە نێوانی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی عێراق لە هەموو ئەو کابینانەی حکوومەتی فیدراڵی عێراق تا ئێستا چارەسەرێک کۆتایی بۆ ئەو پرسە بڵێن نهاتوەتە دی نهارە و پرسی نەوت و گاز، پرسی فیدراڵیزم، پرسی بودجەی هەرێمی کوردستان، پرسی بودجەی هێزەکانی پێشمەرگە، ئەو کۆمەڵێکی کێشەی هەڵپەسێراون لە نێوانی حکوومەتی فیدراڵی عێراق و هەرێمی کوردستان. ئەوش بۆتە مایە ئەوەی ئەو دابڕانە دوو درێژە هەبوو لە نێوانی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی عێراق. لەبەر ئەوەیە وەکو باسم کرد ئێمە ڕێککەوتنمان کردووە لەسەر ئەنجامدانی پرۆسەی ڕزگارکردنی مۆسڵ، پرۆسەی چۆنیەتی جێبەجێکردنی ڕزگارکردنی مۆسڵ. ڕێکەوتن لەسەر ئەو ناوچانەی کوردستانین ئەوە ئەبێ بە ڕێکەوتنێکە بێ لە نێوانی هەرێم و لە نێوانی حکوومەتی فیدراڵی عێراق بە پێی دستورێک هەیە
مادەیەکی یاسایی دیاری کردووە کە مادەی 140 ئەم مادەیە دیارە دوا قۆناغی ڕفراندۆمە. ئێمە زۆر جار باسی ئەومان کردووە لە ئایندەدا ئەو ناوچانە بە پێی ڕفراندۆم ئەگەر دانیشتوانەکەی دەنگیاندا کە بەشێک بن لە هەرێمی کوردستان بێگومان بە پێی دستور دەبنە بەشێک لە هەرێمی کوردستان و ئیدارە و پاراستنی لەسەر هەرێمی کوردستانە بێ. ئەگەر ئەو ناوچانە بە ئارەزوی خۆشیان دەنگیاندا ئەبێ ببن بە بەشێک لە ئیدارەی حکوومەتی ئیتیحادی ئەوە بێگومان ئەوە ئارزوی خۆیانە بنە بەشێک لە حکوومەتی ئیتیحادی. بەڵام بە پێی واقع لە ئێستادا بە پێی واقعی ئێستا زۆربەی ناوچە کوردستانیەکان لە ناوچەی جەرەولاوە بیگرە هەتا تێئەپەڕێ بە قەرەتەپەدا هەتاکو تۆزخورمات و هەتاکو هەموو ناوچەکانی بە پارێزگای کەرکووک و ناوچەکانی چواردەوری کەرکووکیش هەتاکو ناوچەکانی گوێر و دیبەگە و مەخمور و ئەوانەی سەرباولێر هەتا ناوچەکانی مووسڵ هەتا دەگاتە شنگال. هەموو ئەو ناوچە کوردستانیانەی هەمویان لەژێر ئێستا لە بە حکمی واقع لەژێر دەسەڵاتی هێزەکانی پێشمەرگەی کوردستان و هێزەکانی پاراستنی هەرێمی کوردستانن. بەڵام بێگومان بۆ ئایندە و پاش ڕاماڵینی داعش بە یەکجارەکی لەو ناوچانە ئەو کاتە ئەبێ بەڕێکەوتنێکی کۆتا لە نێوانی هەرێم و لە نێوانی حکوومەتی فدرالی عێراق وەکوتم بە پێی دەستور بە پێی ئەو مادەی 140 ئەم بابەتە کۆتایی دێو یەکلا بێتەوە. بەڵێ زۆر باش. ئەگە باز دەو بکەین ئێستا هێزی جیاواز لە ناوچە کوردستانیەکانی پارێزگەی نینەوە هەن هێزی نیزامی و غیرە نیزامیش پێتان وانە ئەم هێزانە ئەم فرە جۆری لە هێزەکان مەترسی دەبێت بۆ سەر ناوچە کوردستانەکەمەوە بەگشتی لەسەر پارێزگەی نینەوە کە ئێستا باز دەوەکەی کە 20 هێزی جیاواز لە پێکاتە و لە مەزهب لەو ناوچانە هەن؟ یەکەم تا ئێستا هیچ کێشەیەک دروست نەبووە لە ڕووی سەربازیەوە لە هەرێمی کوردستان و لە ناوچە کوردستانیەکانی بەگشتی یعنی چونکە هێزەکانی پێشمەرگە توانوێتی هەموو ناوچە کوردستانیەکان کۆنتترۆل بکە لە ڕووی ئەمنیەوە و دیارە تا ئێستا هیچ کێشەیەکی ئەو تۆ نەخۆڵقاوە لە نێوانی لە ناوچە کوردستانیەکان بەگشتی و لە هەرێمی کوردستانیش بە شێوازێکی گشتی. ئەو کێشانەی کە هەن زیاتر کێشەی سیاسین لە نێوان لایەنە سیاسەکانە کە هێزی پێشمەرگە بێلایەن بووە لە یەکەمین ڕۆژۆکە ئەو کێشانە دروست بوون تا ئێستا و بە هیچ شێوازێک ئێمە وەکو فەرماندەکانی هێزی پێشمەرگە وەزارەتی پێشمەرگە نەمانێشتووە هیچ جۆرە کێشەیەکی سیاسی لە نێوانی لایەنە سیاسەکان بخزێتە ناو ڕێزەکانی هێزەکانی پێشمەرگە و ببتە هۆکارێک بۆ دروستبوونی لەدبوون یان دروستبوونی کێشە و تا ئێستا هیچ ڕووداوێک ڕوونەداوە لە هیچ ناوچەیەک سەرڕای ئەو شەڕە گەورەیە کە لەگەڵ داعشە کە ببتە کێشەیەکی ململانی لە ناو هێزەکانی ئێمە. بەڵام بێگومان بۆ ئایندەی مووسڵ نەبەز مووسڵ بۆ ئایندەی سەلاحدینیش بە هەمان شێواز بوو بۆ ئایندەی ڕوومادیش بە هەمان شێواز بوو لەبەرەوەی ئێستا کۆمەڵێکی هێزی جۆراوجۆر بەشدارە بن لە پرۆسە ڕزگارکردنی مووسڵ بە تایبەتی لێرە مشتومڕێکی زۆر هەیە لای حکوومەتی فدرالی عێراق دەربارەی هێزەکانی حەشدی شعبی یان حەشدی وەطەنی یان حەشدی عەشایری لەلایەکەوە هەندێک لایەن ئێمە نا وەکو هەرێمی کوردستان ئێمە ئەڵێین ئەگەر لایەنە ئیتیحادیەکان لایەنە عێراقیەکان خۆیان ڕێکەون هەر جۆرە هێزێک بەشدار بێ لەو پرۆسەیە چه حەشدی وەطەنیان حەشدی شعبی ئێمە پەیوەندیمان بەو بابەتەوە نییە ئەوە پەیوەندی بە حکوومەتی ئیتیحادیەوەیە. بەڵام خۆی لە نێوان خۆیاندا زۆر جار هەیە لایەنی شیعی باس لە ئەوە ئەکا کە ئەوان بەشدارە بن هەندێک جار لە هەندێک لایەنی سونی باس لەوە ئەکا نابێ حەشدی شعبی لە هەندێک ناوچە بەشدار ببێ. جگە لەوەش حکوومەتی فیدرالی عێراقیان ئەو هەندێک تێبینی لەسەر هێزەکانی حەشدی وەطەنی هەیە بە هەندێکیان ئەڵێ ئەوە سەر بە حکوومەتی فدرالی عێراقن بە هەندێکیان ئەڵێ ئەوانە هیچ پەیوەندیان بە حکوومەتی فدرالی عێراقەوە هەیە. بێگومان ئەو کێشمە هەیە بەڵام بە بڕوایی ئێمە زۆرترین هێز کە بەشدارە بێ لە پرۆسەی ڕزگارکردنی مووسڵدا بە تایبەتی سەنتەری شاری مووسڵ زۆربەی هێزە نظامی عێراقیەکانە چونکە ئێستا عێراق دوو فرقەی سەربازی بە تایبەتی فرقەی 15 و فرقەی 16 ئەوانە لەم دوایەدا دروست کراون ئەوانە هەردووکیان بەشدارە من لەم پرۆسەیە. جگەل لەوە
فرقەیەکی نۆی مدەڕعیان هەیە دوو لیوا لەو فرقە نۆی مدەڕعاش بە تایبەتی لیوایەک بە تایبەتی لە منتەقەی لیوایەکی مدەڕع کە هەمووی تانک و زری پۆشە کە بەشدارە بێت لەو پرۆسەیە جگە لەوەش هێزەکانی دژە تیرۆر کە ئەوانش هێزێکی نظامین ئەوانش فرقەیەکی سەربازیین بەشدارە ئەبن لەگەڵ فرقەیەکی پۆلیسی فیدراڵی و لەگەڵ پۆلیسی مووسڵ ئەمانە هەمویان هێزێکی نظامین سەر بە حکوومەتی فیدراڵی عێراقن و ئەوانە هیچ پەیوەندیان بە هێزی خۆبەخش یان هێزی پشتیوانی نییە و ئەمانە ئەبنە هێزی سەرەکی ڕزگارکردنی مووسڵ و کۆنتترۆلکردنەوەی مووسڵ لە ئایندەدا ڕەنگە بتوانن کەمتر هێزە شعبیەکان یان هێزە پشتیوانیەکان وەکو حەشدی شعبی یان حەشدی وەتەنی یان حەشدی عەشایری ڕەنگە هەندێک ئامانجی دیاریکراویان بۆ دیاری بکەن بۆ بەشداریکردن لەو شەڕانە و ڕۆڵێکی گەورەیان لە ناو سەنتەری شاری مووسڵدا نەبێت. بەڵێ زۆر باشە ئەگەر قسە سەرەوە بکەین ئایا بە ئێستاگەر ئۆپراسیۆنی کۆنتترۆلکردنەوەی مووسڵ دەست پێ بکات پێ دووە داعش لە عێراق لەمە دووە کۆتایی پێدە یاخو بەپی ئەو زانانەی کە لا ئێوەیە ئێستا داعش لە ستا چەندی خاکی عێراقی بەرسمەوە بەتەواتی داعش کۆتایی پێدە ئەگەر مووسڵ ڕزگار بکرێتەوە؟ داعش کۆتایی نایەت بە لە ڕووی یعنی داعش ئەتوانین بڵێن لە ڕووی شەڕی بەرەییەوە کۆتایی دێت ئەگەر مووسڵ ڕزگار کرا هیچ شارێک یان هیچ ناوچەیەکی نامێنێ بەدەست داعش وەکو پانتاییکی جوگرافی گەورە وەکو ناوچەیەکی ئیداری بەڵام ئێمە لەو بڕواایەداین دوای ڕزگارکردنی مووسڵ بە یەکجارەکی و دەرکردنی داعش لە ناو شارەکان و شارۆچکەکان داعش شێوازی شەڕی خۆی ئەگۆڕێ بۆ ئەو شێوازەی کە قاعیدە بەکاری ئێهێنا لە دوای ساڵی 2005 و هەتاکو ئەو کاتەی کە داعش پیا بوو یعنی ئەوان دەست دەکەن بە شەڕی بڵێن خۆتەقانەوە لە شارەکان کە ئێستا دیاردەکە زیاد بۆ بە تایبەتی لە شاری بەغا و لە زۆر شارێکی تر ئەوە بەکارهێنن تەقاندنەوەی ئۆتۆمبیلی بۆم ڕێژکرا و تەقاندنەوەی کەسی خۆکوژ کوشتنی خەڵک و ڕاکردن ڕفاندنی خەڵک یان هەندێک کاری وەکو پارتیزانی شێوازی پارتیزانی کە ئەنجام دەن جگە لەوەش داعش وەکو فکر هێشتا ئەمێنەیە چونکە داعش تەنها هێزێکی چەکدار نییە بەڵکو داعش بڵێن توانایەکی فکری هەیە ینی کۆمەڵێکی خەڵکی پشتیوانیکەری هەیە نەوەکو بەس لە عێراق بەڵکو لە سووریا لە زۆربەی وڵاتانی عەرەبی لە وڵاتە ئەوروپیەکان خەڵکێکی زۆری هەیە دێن شەڕی بۆ دەکەن لەبەرەوەیە ئەبێ جگە لە کە داعش کۆتایی دێت لە شارەکانە ئەمجا شەڕێکی تر دەست پێکە ئەو شەڕەش کە شەڕی چۆنیەتی کۆتایی هێنان بە ئەو خەڵکە کەمانە ئەو شێوازانەی نوێ کە بەکاری هێنی بۆ شەڕکردن ئەمجا چۆن کۆتایی هێنان بە داعش لە ڕووی فکریەوە لە هەموو ناوچەکان. بەڵێ زۆر باشە ئەوەی کە پێشمی لا ئێوێ ژمارەی ئێستای چەکدارەکانی داعش لە ناو مووسڵ و سەبارەت بە عێراقیش هیچ مامەرێکتان لایە ینی سەبارەت بەوەی کە ژمارەیان چەندە لاواز بوون لە عێراق؟ دیارە بە پێی ئەوەی داعش هیچ ناوچەیەکی نەماوە جگە لە مووسڵ ئێستا بە تایبەتی و ڕەنگە هەندێک ناوچەیەکی بیابان سەر بە ڕوومادی هێشتا ماوەن لەبەرەوەیە ژمارەی چەکدارەکانی بەرەو کەمبوونەوەیە ڕۆشتووە زۆر طبعاً دیارە پێشتر ژمارەیان دەگەیشتە زیاتر لە 50,000 کەس لە هەموو ناوچەکانی ئەوانەی کە داگیریان کردو بەڵام ئێستا بە پێ هەموو ئەو خەمڵاندانەی کە دەکرێت لەلایەن دامودەستگا هەواڵگەریەکانی ئەوروپیەکان و دامودەستگاکانی ناوچەیی و کوردستانیش و عێراقی هەموو ئەو هێزانێک کە هەیەی لە مووسڵ و شواردەوری مووسڵ لە نێوان 6 تا 8,000 چەکداریە بێت. بەڵێ بە بۆچوونی بەرز کاک جەبار مەسەرەی پرۆسەی کۆنتترۆلکردنەوەی مووسڵ پێ دوایە زۆر دەخایان یاخود چەم بەردەوام دەبێتەوەی کە بپی پێشبینی سەربازیەکانی ئێوە و هاوپەیمانان حکوومەتی عێراقی. دیارە داعش ئامادەکاریکی زۆری کردووە چونکە مووسڵ دوایمین پێگەی داعشە لە عێراقدا و مووسڵ بەنسبەت داعش مرکزی خلافەی ئەوانە بە حسابی خۆیان و ناوچەیەکی زۆر گرنگە بۆ ئەوان ئەگەر لە مووسڵ هەڵقەنرێن بێگومان
بەیانی ڕۆڵێکی نێگەتیڤە بێ لەسەر ئایندەیان لە سووریا و بە تایبەتی لە ڕەقا لەبەرەوەی هەوڵ دەدەن شەڕی گەورە بکەن. شەڕی گەورەی ئەوان بەو شێوازانە دیاریان کردو. یەکەم مەسەلەی هەڵکەندنی خەندەق و تێکردنی نەوتی ڕەش و سوتاندنی کە ئەمڕۆ لە ئەمڕۆ دەستی پێکردا. ئەمڕۆ بە پێی ئەو هەواڵانە دووکەڵی ئەو سوتانە گەیشتە نزیک شاری هەولێر، یعنی ئاسمانی شاری هەولێریش. لەبەرەوەیە ئەوان خەندەقی زۆر لە چواردەوری مووسڵ لیان داوە، پڕیان کردو لە نەوتی ڕەش و ئاگریان. جگە لەوەش ئەوان هەوڵ دەدەن بە ئۆتۆمبیلی مین ڕێژکراو و لەگەڵ خەڵکی خۆکوژ ڕوبەڕووی هێزەکان ببنەوە لەگەڵ دانانی لوغمێکی زۆر لە ڕێگاوبانەکان کە بەرەو شاری مووسڵ بڕوە. ئێمە پێشبینی یەکەن مقاومەیەکی زۆرەکەن، بەڵام زۆر جار هەیە شەڕ مفاجایی تێدایە. زۆر جار هەیە تۆ وادانی کە بە ماوەیەکی کەمدا ناوچەیەک ئەتوانی ڕزگار بکەیت، بەڵام سیرەکەی مقاومەیەکی زۆر هەیە، ماوەیەکی زۆرتر دەوێت. بەڵام زۆر جاریشەیە ئەبینی دژمنەکە ورەی ئەڕوخێ و هێزەکانی خۆی شەڕ ناکەن و ناوچەکە بەجێڵ. وەکو مەسەرەن نمونەی شەرگات، ئێمە تەسەوڕمانەکرد لە شەرگات مقاومەیەکی یەکجار زۆر بکرێ، بەڵام بە نزیکەی 2 ڕۆژ یانی نزیکەی 7 ساعت توانیان هەموو شەرگات ئازاد بکەن بڵێن هێزەکانی سوپای عێراق. یعنی مقاومەیەکی زۆر گەورە نەبوو. لەبەرەوە بەڕاستی شەڕ مفاجایی تایە، بەڵام پێشبینی ئەوە ئەکرێ کە شەڕێکی گەورە بکرێت، چونکە مووسڵ ناوچەیەکی جوگرافی زۆر گەورەیە، شارەکە زۆر گەورەیە، لەبەرەوەیە پێگەیەکی زۆر گرنگە بەنسبەتی ڕۆستانی داعش. ئێمە پێشبینی شەڕی گەورەکەین هەتاکو ئەو کاتێک کە بڵێن مووسڵ بە یەکجارێکی ڕزگارەکرێت. بەڵێ زۆر باشە. سەبارەت بە ژووری ئۆپەراسیۆنەکانی مووسڵ چەند گاوێک گەنراوە بۆ پاراستنی خەڵکی مەدەنی، ئەوەی کە ئێستا خەڵکێکی ئەوتۆ لە ناو شاری مووسڵ ماوە، ینی سەبارەت چەند گاوێک ژنراوە لە سەبارەت بە پاراستنی هاوڵاتیانی مەدەنی ناو مووسڵ؟ دیارە چەند هەنگاوێک نراوە بۆ ئەو بابەتە. یەکەم لەم ڕۆژانەی دوایە چەم کۆبوونەوەیەک لە نێوانی دامودەستگاکانی UN و دامودەستگاکانی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی حکوومەتی فدراڵی عێراق و وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان، چونکە ئەم بابەتە زیاتر پەیوەندی بە وەزارەتی ناوخۆ لە هەرێمی کوردستان مەسەلەی کۆچبەران لەگەڵ وەزارەتی کۆچ و کۆچبەرانی حکوومەتی فدراڵی عێراق. دیارە ئێوەش ئاگادارن کە لەم 2 ڕۆژە بڵێن وەکو گرێبەستێک یان وەکو ڕێکەوتنێک مۆر کرا لە نێوانی وەزیری کۆچ و کۆچبەرانی حکوومەتی فدراڵی عێراق لەگەڵ وەزیری ناوخۆ. یەکەم بۆ مەسەلەن ئامادەکاری بۆ کامپ بۆ ئاوارەکان لە هەندێک ناوچە و دابینکردنی پێویستیەکانی ئاوارەکان کە واتە وەقعاکری هاوڕژمێکی زۆر نزیکەی 600,000 تا 700,000 ئاوارە لە مووسڵەوە بێت. جگەل لەوە شۆک و هێزی پێشمەرگەی ئێمە لەگەڵ هێزەکانی سوپای عێراقوا دیاری کراوەکە داوا لە خەڵک بکرێ لە کاتی شەڕکردن کە تێکەڵ بە چەکداران نەبن، بەڵکو بتوانن هەتا بتوانن خۆیان بپارێزن و لە ماڵەکانی خۆیان دابن. جگە لەوە هەندێک هۆکاری ڕادیۆیی بەکاردێ، هەم هەندێک ڕادیۆی لە هەندێک شۆن دیارەک لە ئیزگە دروست دەکرێت بۆ بانگەواز بۆ خەڵکەکە و هەندێک ئیزگەی بەهۆی فڕۆکەی لە ئاسمانەوە بتوانێت بانگەواز بۆ خەڵک بنێرێ بۆی بتوانین تەختەیە هەموو ناوچەکانی مووسڵ بگرێت. هەندێک دەواازە ئەکرێتەوە بۆ ئەوەی بتوانرێ ئەوانەی کە مووسڵ بەجێ هێڵن پێشوازیان لێ بکرێ و دوور بخرێنەوە لە ناوچەکانی شار. ینی پلانێکش بۆ ئەوە هەیە لە نێوانی حکوومەتی هەرێم و حکوومەتی فدراڵی عێراق لەگەڵ بە تایبەتی دامودەستگای نەتەوەیە گرتوەکان بۆ ئەو مەبەستە. بەڵێ زۆر باشە. کاتشمان کەمماوە سوپاس دەگەین سەر پرسیارێک تشما وەڵام دێتەوە سەبارەت بە مەسەلەی ئایا چەکدارانی داعش ینی سەبارەت بە هیچ معلوماتێکی کە مەسەلەن مووسڵیان بەجێش پێ بەرەو سووریا مەجالیان هەیە لە ئەو ناوچەیە کە لە مووسڵەوە بڕۆن بەرەو سووریا؟ بێگومان ئەوان سنوورێکی یعنی مووسڵ سنوورێکی هەیە لەگەڵ سووریا و هاموشۆیەکی بەردەوام هەیە لە نێوانی چەکدارانی داعش لە مووسڵ لەگەڵ چەکدارانی داعش لە سووریا و ناوچەیەک هەیە کە ئەوان بەکاری ئێنن بۆ ئەو مەبەستە بە تایبەتی هەندێک ناوچەیەک کە ئەکەوتە ڕێ بەعاج و ناوچەکانی تر و تەوەقعش ئەکرێ کە لە کاتی شکستیان بەرەو سنووری سووریا بڕۆن و ئاودی بوون بۆ سووریا.
بەڵێ سوپاس دەکەین ئەگە دوا پرسیارمان سەبارەت بە مەسەلەی حەویجە کۆنتترۆلکردنەوەی حەویجایە لەگەڵ مووسڵ هێزی پێشمەرگەی کوردستان بەشداری لە حەویجەش دەکات لە وەکو ئەوەی کە بەشداری لە مووسڵ دەکات؟ بەڵێ بەشدارەکە وەکو دوایمین لێدوانەکانی بەڕێز دکتۆر عەبادی کە سەردانی کەرکووکی کرد و باس لەوەی کرد کە حەویجە و ڕاز و ناوچەکانی تریش بە هەماهەنگی و هاوکاری لە نێوانی هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی سوپای عێراق ڕزگارەکرێ بێگومان لەوێش هەمان پلانی هاوبەش هەیە و هەموو هێزێکی وەکو باسم کرد ئامانجی تایبەتی خۆی هەیە بۆ ڕزگارکردنی ئەو ناوچان. بەڵێ بەڕێز فەریق جەباری یاوەرە میداری گشتی وەزارەتی پێشمەرگەی حکوومەت هێرێمی زۆر سوپاسی بەڕێستان دەکەین کە میوانمان سوپاس بۆ بەڕێستان سوپاسیش بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانان تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.